سڵاوتان لێبێ و لە کەناڵی ئاسۆی زانکۆوە من سروود خورشید لە خزمەتتان هەبم بۆ ئەوەی کەمترین کۆنەمرەکانی وەرگیرا و لە بەشی پەرستاری لە هەردە زانکۆکەی هەرێمی کوردستان لە چوار پارێزگاکەمانە چەندی وەرگرتەوە بە زانکۆڵاین و پارالێل چونکە ئەم بەشانەی کە زانستین ئێوارانیان نییە بۆی باسی ئێوارانمان نەکردووە. ئیهۆش بینەری ڤیدیۆکان بن تاوەکو سوودی لێ ببینن بە هیوای سەرکەوتنتان. لایک، کۆمنت، سەبسکرایبکردنی کەناڵەکەمان لە یاد مەکەن هاوڕێیانتان ئاگادارکەنەوە تاوەکو ئەوانیش سودمەند بن لێی بە هیوای سەرکەوتنتان.